بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز لە تەلەڤیزۆنی دیمان لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە. پەروەردگارمان بۆ سەربەرزیمان، بۆ بەرچاوڕوونیمان، بۆ عاقیبەت خێریمان، بۆ دڵخۆشیمان لە ژیانی دنیا و کاتی مردن و قیامەتدا کە حەسرەتی پەشیمانی هەڵنەشێشین، سەرنجمان لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بۆ چەند شتێکی دژ بە یەک ڕادەشێشێ. ئەم شتانە پێمان دەڵێ ئەم دوانە وەکو یەک نین. ئەی مرۆڤ عەقڵت بخە کار، دەرسی دین و ژینتی لێوەرگرە. لە سوورەتی فاتر ئایەتی 19 تا 22 دا پەروەردگار دەفەرمێ چەند شتێکتان دەخەمە بەر چاو کە وەکو یەک نین. ئەی مرۆڤ ئەم شتانە وەکو یەک تەماشا مەکە. ژیان ئەم دوانە زۆر کەس وەکو یەکیان دەبینێ، بۆیە ناڕەحەتە بۆ هەمومان. تۆی ئیماندار ئەبێ بزانی ئەم دوانە لە یەکتری جیاوازن. یەکەم وەما یەستەوی الئەعما والبەسیر، هەرگیز وەکو یەک نین کەسی نابینا و کەسی چاوساخ. ئایا پەروەردگار مەبەستی کەسانێکە کەوا چاوەکانیان لەدەستداوە و نابیناکانن لەگەڵ کەسانێک کە چاویان ساغە و ڕووناکی دنیا دەبینن؟ ئەم دوانە وەکو یەک نین. ئەگەر وا بێ پەنا بەخوا دوول لە کەلامی خوای پەروەردگار و لە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا خوا نەخواستە خوای پەروەردگار زەممی نابیناکانی کردووە و مەدحی چاوساغەکانی کردووە، نابە پێچەوانەوە. بەسەرکردنەوەی خوای پەروەردگار بۆ مرۆڤەکان بە لێسەنەوەی چاوەکانیان ئەگەر ڕازی بن لەسەری لەیسە لەه ثواب إلا الجنة. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر خوای پەروەردگار هەر بەندەیەک لە دنیادا تاقیب کاتەوە بحەبیبەتەیهی، بە دوو چاوە شیرینە جوانە خۆشەویستەکەی لێی وەرگرێتەوە و چاوی تاریک بکا و نابینای کا و سەبر بگرێ، پاداشتی لای خوای پەروەردگار هیچ شتێک نییە بەهەژ نەبێ. هەروەها لە ژیانی دنیاشدا ئەوانەی کەوا چاوی سەریان نابینایە بەڵام چاوی دڵیان ڕۆشنایە، بەسەریان لەدەست داوە بەڵام بەسیرەتی ناوسینەیان کراوەتەوە. چەند کەس هەیە نابینایە مامۆستای چاوساغانە، چەند کەس هەیە نابینایە ڕێنیشاندەری چاوساغەکانە. ئەی خوای پەروەردگار بۆچی وشەی ئەعما و بەسیری بەکارهێنا؟ نابینا و چاوساغ بەڕێزان مەبەستی پەروەردگار لە ئەلئەعما کەسێکە دڵی نابینایە بەرامبەر بەخوای پەروەردگارەوەتە بێ بڕوایە، چاوی دڵی کوێرە، ئەم گردوونە دەبینێ بەڵام پەروەردگاری تێدا نابینێ. ئەلبەسیر ئەلحەمدولیلا من و تۆی ئیماندارین کەوا چاوی دڵمان کراوەتەوە لەگەڵ بینینی هەر گوڵێکە، لەگەڵ بینینی چڵەپوشێکە، دار و درەختێکە، تەماشاکردنی ئەندامێکی جەستەی خۆماندا، پارۆنانێکی سەر سفرە و خوانەکەمان لە هەموویدا خوای پەروەردگار دەبینین. ئەڵێن پەروەردگارە ئەمەی دروست کردووە، کەواتە تۆ چاوت ساغە، تۆ بەسیری. ئیماندار چاوساغە لە قورئانەوە وەڵامی شتەکان وەردەگرێت، چونکە کاتێک کە بیر دەکاتەوە باشە خوایە من چۆن دروست بووم، هەر یەکسەر وەڵامەکەی ڕوون و ئاشکرا لە قورئانە. لقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين. یەکسەر پەروەردگار وەڵامت دەداتەوە تۆ لەو خاکە لە توێی خاک دروست بووی، دواتر بووی بە نوتفە و هێلکۆکەی دایک و تر پەروەردگار هەموو قۆناغەکانی باز دەکات، دەبی بە عالەقەیەک بە مۆڵغەیەک دەچیتە ناو ڕەحمی دایکەوە، خۆی هەڵدەواسێ وەکو زەرویەک دەبێتە زارجوویەک، دوایی ئێسکە پەیکەرە بە گۆشتدا دەپۆشرێ، هەمووت خوای پەروەردگار بۆ باز دەکات. کەواتە لە قورئانەوە وەڵامی شتەکانت وەرگرت. چاولێ بەرچاوت تاریک بوو یەکەم جار، خوایە دەبێت من چۆن دروست بوو بم، یەکسەر ئاەتێکی قورئان وەڵامت دەداتەوە، یەکسەر بەرچاوت ڕووناک بوو، تۆ بەسیری. ئەمجا دڵی خوا دەبێت ئەسڵی من چی بێ؟ من دەبێت مەیمون بووم و وەکو کۆمەڵک زانا دەڵێن کلکەکەم لێ بوو بێتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ نەخێر، یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا. ئەی مرۆڤەکان، ئەی خەڵکینە، ئێوە لە نێرومەیە کە ئادەم و حەوایە دروست بوون. چاولێ بەرچاوم ڕووناک بووە کە من ئەسڵم مەیمون نییە، ئەسڵم حەشەرات و کرم و
مار و مێرو نییە، بەڵکو ئەسڵی من باوە ئادەم و دایکە حەوایە. دوای مردنم چیم لێ دێ؟ هەرخوای پەروەردگار لە سەرەتای ڕۆح دەرچوونتەوە حتاوەکو قۆناغی دواتر و پاشان زیندووبوونەوەی قیامەت و نەفخی سوور و پاشان مەیدانی مەحشەر و تەرازووی کردەوەکان و چوونێ خەڵکی بۆ بەهەشت و دۆزەخ هەمووی بە درێژی بۆ باسکردوین لە قورئانەکەیدا. هەمووی لە یەک دی ڕاکۆ کردوێتەوە ئین الئەبرارە لەفی نەعیم و ئین الفوجارە لەفی جەحیم. چاکەکاران جێگایان بەهەشتە، بەدکرداران جێگایان دۆزەخە. پۆلێنی کردۆ بۆ دوو جۆر، کەواتە من یەکسەر بەرچاوم ڕوونە لە دوای مردن تۆ بڵێ چیم لێبێ، قورئان هەمووی بۆ باس کردووی. ئەرک و مافم باشە من لەم ساڵانەی سەر زەویدا کە دەژیم باشە ئەرک و مافم چییە؟ چۆن بژیم؟ خوای پەروەردگار لە قورئانەکەیدا هەمووی بۆ باس کردوین. ئەرک و مافت لەسەرە یەکەم بەرامبەر بە خوای پەروەردگار ئەوەتانە بەرامبەر بە خوای پەروەردگار اعبدوا الله ولا تشركوا به شيئا. الله سبحانه وتعالى بەتەنها بپەرستە، هیچ جۆرە هاوبەشێکیشی بۆ بڕیار مەدە. واتە نەکەرەوەی بیپەرستی، ئەبێ بیپەرستی بەڵام لەگەڵ پەرستنەکەیە هیچ جۆرە هاوبەشێکیشی بۆ بڕیار نەدەی. چونکە کاتی خۆی پێش ئیسلام و لە سەرەتای ئیسلامدا خەڵکانێک خۆیان دەپەرست، بڕواتان هەبێ عیبادەتیان دەکرد، حەجیان بە دەوری تەوافی کەعبەیان دەکرد، بەڵام لەگەڵ یا ئەڵڵادا هاواری بت و سەنەمەکانیشیان دەکرد. ئەوەندەی یەقینیان هەبوو کە خوا دەنگیان دەبیستێ، دەیانگو دەبێ ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. ئەم بەردانە ئەم دار و هەیکەل و شتەکە دەیە دروستمان کردوون و ناوی خوامان لێ ناون، ئەم لات و عوزا و مەنات و ئەوانە لە خوامان نزیک دەکەنەوە. ئێمە پیسین، دەنگمان بە خوا ناگا، دەبێت لەم بتە بپاڕێنەوە، ئەویش لە خوا دەپاڕێتەوە. ئەمە وەسیتێکە لە بینی ئێمە و خوادا. خوا دەفەرمێ ئەوە لە تۆ ناوەشێتەوە. چاولێ بەرچاوی ڕوون کردی، بەرچاوی ڕوون کردی من تەنها ئەڵڵا پەرستم، نابێ هیچ جۆرە هاوبەشێکی بۆ بڕیاردەم، نابێت سوێند بە غەیری خوا بخۆم. بەرچاوی ڕۆشن کردی تۆ مافیەوە نییە بڵێ بە سەری باوکم، مافیەوە نییە بڵێ بە گۆڕی فڵان کەس، مافیەوە نییە بڵێ بە خوێنی فڵان کەس. سوێند یان مەخۆ یان کە خواردت تەنها بە ئەڵڵا دەخورێ. من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. بەرچاوی ڕوون کردی هەر کەسێک یەک شتێک بکاتە هاوبەشی خوای پەروەردگار بەو ئەندازەی ئومێدی وایە کە خوا سوودی پێدەگەیەنێ، بە هەمان ئەندازەش ئومێدی وابێ فڵان شتە غەیری خوا دەتوانێت سوودی پێ بگەیەنێ، ئەوە بەهەشتی لەسەر حرامە و جێگای دۆزەخە. بەو ئەندازەی لە خوا دەترسێ کە تووشی زیانی بکە، بە هەمان ئەندازە دەشترسێ غەیری خوا بتوانێت تووشی زیان و زەرەری بکە بەبێ ئیزنی خوا. ئەوە شیرکە، ئەوە لە بەهەشت مەحرومت دەکا و پەنا بەخوا مرۆڤ دەباتە دۆزەخەوە. کەواتە بینی خۆت و خوا ئەمەیە، مشریک مەبە، مافت لەسەر خوا بەڵام بە فەزڵی خوا دەتباتە بەهەشتەوە. ئەوە تا بەرچاوت ڕوون بوو. بەرامبەر بە خۆت ئایا خۆم مەحرومکم لە خۆشیەکانی دنیا؟ خوا دەفەرمێن نا، وەکولوا وەشڕەبوا وەلا توسریفوا. بخۆ، حەڵاڵ بخۆوە، بەڵام زیادەڕەوی مەکە. لا تحرموا طیبات ما أحل الله لكم. ئەو شتانی کە پەروەردگار بۆی حەڵاڵ کردووی لە نانی حەڵاڵ، لە ئاوی حەڵاڵ، لە پۆشاکی حەڵاڵ، لە هاوسەری حەڵاڵ، لە پارەی حەڵاڵ، لە خۆتی قەدەغە مەکە. مادام خوای گەورە لە شەریعەتەکەی حەڵاڵی کردووە، تۆ بە ناوی زوهد و دنیانەویستی و خواپەرستیەوە لە خۆتی حرام مەکە. چاولێ بەرچاومان ڕوونە. ئەگەر وانە بوویایە خەڵکێک وا تێگەیشتە بوو کە خۆی لە خۆشیەکانی ژیان مەحرومکە، جلی زبر لەبەرکە، خۆی نەشوە، ژن نەهێنێ، شەو نەخەوێ، ڕۆژەر بە ڕۆژوو بێ، منداڵی نەبێ، مەرحەبایی کەس نەکە، هەر گژ و جیا بخوا، تێکەڵای بازار و کەسابەت و پارە نەبێ، ئەوە خواپەرستیە. خوای گەورە ئەوانەی هەموو ڕەت کردەوە، بەرچاوی ڕوون کردینەوە لا تحرموا طیبات ما أحل الله لكم. ئەوەی الله سبحانه وتعالى بۆی حەڵاڵ کردوون لە خۆتانی حرام مەکەن. بەرامبەر بە خەڵک ئەرک و مافم چۆنە؟ دەفەرمێ بەرامبەر بە دایک و باوکت وبالوالدین ئیحسانە. بەرامبەر بە دایک و باوکت بەردەوام چاکەکار بە، چاکەی مادی و چاکەی معنەوی. هەرەوە نییە پارە بدەی بە باوکت تەواو بێ، ئەبێت لەگەڵ ئەوەدا هاوکاری مادی دەکەی، ئازاری دڵی نەدەی، ڕێز و تەقدیری لێ بگری،
بە ناوی خۆیەوە بانگی نەکەی، بە باوکە گیان و دایکە گیان بانگی بکەی، بزانی دڵیان بەچی خۆشە ئەوە بکەی، دڵیان بەچی ناڕەحەتە نەیکەی، بە هاوڕێتی چێ خۆشحاڵ نین وازیان لێبێنی. ئەگە کافر بوون خوا بەرچاوی ڕوون کردوینەوە وەصاحبهما فی الدنیا معروفە. ئەگەر وتی وەرە کافر بە قسەی مەکە، ئەگە وتی مەچۆ بۆ مزگەوت بە قسەی مەکە، ئەگە قورئان مەخوێنە بە قسەی مەکە، بەڵام لە کاروباری دنیاییدا و ناو ماڵدا وەصاحبهما فی الدنیا معروفە، بە جوانترین شێوە بە ئەو پەڕی حورمەتەوە مافی دایک و باوکایەتیان لەگەڵا جێبەجێ بکە. منداڵت هەیە ولا تقتلوا ئەولادەکم خەشیەتە ئیملاق، بەرچاوی ڕوون کردینەوە منداڵەکەت مەکوژە لە ترسیەوەی کەوا نانت پێ نادرێ. منداڵەکە لە سکی دایکیا لە ناو مەبە بڵێ وەڵای من مناڵەکەم پێ بەخێو ناکرێت جا بێ بە دوان. نەخێر، مادام دروست بوو و خۆت ڕێگەت پێدا دوای دروستبوونی لە ناوی مەبە لە ترسینان، چونکە ئەڵڵا ڕزقی تۆش و منداڵەکەش دەدا. ڕزقی تۆی لە پێش منداڵەکەەوە داوە، خۆ تۆ نانی خۆشت پێ پەیدا ناکرێت، چاو لێ بەرچاوی ڕۆشن کردی. بۆ هاوسەر دەفەرمێ ئەگە پیاو بووی وعاشروهن بالمعروف، بە جوانترین شێوە بە ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە هەڵسوکەوت لەگەڵ هاوسەرتدا بکە. بە ژنیش دەفەرمێ فەالصالیحات و قانیتات، ژنی چاک و پەسەند لای خۆی پەروەردگار و خێردەرەوە بۆ مێرد ئەوەیە بەردەوام گوێڕایەڵ و ملکەچی فەرمانەکانی مێردەکەیەتی، دڵی ناڕەنجێنێ لە سنووری شەریعەتی خۆی پەروەردگاردا. بۆ عامی خەڵک مافەکان دیاری دەکات، دەفەرمێت تۆ تێکەڵاو بە خەڵک دەبی. وەیل للمطەفیفین، هاوار بۆ حاڵی ئەو کەسانەی ئەگەر لەگەڵ خەڵکان دەیەوێت چی چاکە بۆ خۆی بێ بەڵام ماف بە خەڵک نادا. ولا تبخسوا الناس أشياءهم، کاری خەڵک، ئیشی خەڵک، بەرهەمی خەڵک بە چاوی سوک سیر مەکە، کاری خەڵک نادیدە مەگرە. ئەم بەرچاوڕوونیە، هەر شتێکی خەڵکێکت بینی مەڵێ جا ئەوە چییە؟ نەخێر، ئەوە ڕەنجی پێوە داوە، ئەوە بەرهەمی ساڵی ئەوە، هەیە بەرهەمی تەمەنێتی ئەو کتێبە، هەیە ئەو کارە هەتا دروستی کردو چەند ساڵ پێوەی خەریک بووە. کاری کەس نادیدە مەگرە، ماڵی کەس بێنرخ تەماشا مەکە. ولا تبخسوا الناس أشياءهم، هەوڵ و هیمەتی کەس بە بێ حورمەت تەماشا مەکە. کەواتە پەروەردگار لە ڕێی قورئانەکەیەوە ئێمەی بە ئەرک و مافەکانمان ئاشنا کرد. بەڵام کافر ژیانی تاریکە، بەرچاوی تاریکە، نابینایە. بۆ نمونە کاتێکەوە بیر دەکاتەوە ئەڵێ من بەڕێکەوت دروست بووم، کاتێک کە دەڵێ بەڕێکەوت دروست بووم دواتر هەر خۆی بیر دەکاتەوە دەڵێ بە دڵنیایی ئەوانیە. باشە من کە خۆم بۆ خۆم دروست بووم بەڕێکەوت بە دڵنیاییەوە بەڕێکەوت دروست نەبووم. بۆ چونکە بیر دەکاتەوە هەر ئەو مێزەی بەردەمانەگە دیقەت بدەیت تۆ بڵێ تەختەکان و بزمارەکان و چەکشەکان خۆیان هاتبن دیزاینیان کردبێ و ئاچوو بنە پاڵیەک، هەرچی بیر دەکاتەوە کابرای کافر عەقڵی ئەوە قبوڵ ناکە. ئەو کەلوپەلەیکەوا لە بەریاتی ئەو جلوبەرگە تۆ بڵێ قوماشەکە خۆی دروست بوو بێ و چوو بێتە لای خەیات و مەقەستەکە خۆی بڕی بێتی و هەمووی بەڕێکەوت ئەوە ئەم جلوبەرگە جوانە هاتوێتە بەریتەوە بە دڵنیاییەوە نەخێر. کەواتە ئەڵێ ئەی لە چی دروست بووم؟ دوایی خۆی قەناعەت پێ دەکەڵێ من لە مادە دروست بووم، مادەکان گرد و گەردیلەکان چوونە پاڵیەک، من ئەم مرۆڤەم لێ دروست بوو. بەڵام دیسان بەرچاوی تاریک دەبێ. باشە مادەیەک کە عەقڵی نییە کە کەڕ و شوێرە چۆن ئاوا چووە پاڵیەک، باشە ئەم مرۆڤە ئەگە سەیری هەر ئەندامێکی جەستەی بکەی بۆ نمونە سەیری چاویکە، چەندەها پسپۆڕی کابرا بۆردی هەیە دکتۆرای هەیە بەس لەسەر یەک بەشی چاو، لەسەر گوێ چەندەها بەش هەیە لە گوێدا کە دکتۆراکەی بەس لەسەر یەک بەشی گوێیە کە هێشتاش دڵۆپێک لە دەریای عیلم و زانیاریە کە ئەم مرۆڤە بەو شێوازە عیلم و زانیاری لەبارەی یەک ئەندامی جەستەی مرۆڤەوە بەدەستهێناوە. کەواتە بیر دەکاتەوە دیسان بەرچاوی تاریک دەبێت، دڵە وەڵاهی باوەڕ ناکەم مادە بێت. باشە ئەی مادە بوو، باشە ئەی پێش ئەم مادەیە لەوە دروست بوو، ئەم مادە لەوە دروست بوو، ئەی پێش مادە دەبێت سەرەتایەکە بێ، دەگا دیسان ناگاتە خاڵی دەستپێک. بۆیە بیر دەکاتەوە ئەی دوای مردن تۆ بڵێ ژیان هەر ئەم چەند ساڵەی دنیا بێ بە دڵنیاییەوە نەخێر. ئەگەر ژیانێک کە پڕیەتی لە زوڵم و ستەم، پڕیەتی لە چەوساننەوە، پڕیەتی لە ستەم لێکرا و ستەمکار، هەردووچیان بە مردن کۆتایی بە ژیانیان بێ، ستەمکار هیچ ئازارێک نەچێژێ، ستەم لێکرا و هیچ مافێکی بۆ نەگەڕێتەوە، لە دنیادا دادگایەک نەبوو ئەم دوانە بەرێتە بەر دادگا و مافی ستەم لێکرا و لە ستەمکار بستێنێتەوە، بە مردن ژیان کۆتایی پێبێ، کەواتە ژیانی ئەم دنیاە زۆر بێمانایە.
وەیە کەسێکی وەکو ئیلیا ئەباماڵی کەوا شاعیرێکی ناسرااو بووە، قەسیدەیەکی دوور و درێژی ئێمە ئێستا نایخوێنمەوە، بۆ خۆی بیر دەکاتەوانێت جئت و من هاتمە ئەم سەرزەویە، بەڵام بۆچی هاتم؟ باشە ئەم ژیانەی هەمووی ڕاکەڕاک و ماندووبوون و مشەقەت و ناڕەحەتی بوو، باشە کۆتاییەکەی دەبێت چی بێ؟ بەڕێزان لە کۆتایی هەموو دیێڕە شیعرێکا دەڵێت لەست و ئەدری، وەڵاهی نازانم بۆ خۆشم نازانم، هەر بە نەزانی حتا دەمرێ هەر نەیزانی. ئەوەتان لە قەبرەکەشە، چونکە لە دنیادا هەر نەیزانی نەگەڕایەوە کەلامی خوای پەروەردگار، لەوێشە لە قەبرەکەشە دەڵێ کاتە فریشتەکان لێی دەپرسن پەروەردگارت کێیە؟ ئەو کەسەی کە قورئانی بۆ هێنای، کەلامی خوای بۆ هێنای، پێغەمبەری خوا دەناسی، ئەڵێ هاها لا ئەدری، ناوەڵڵا بەخوا هەر نازانم ئەوانە چین. کەواتە چاوی کوێر بوو، چاوی دڵی کوێر بوو کابرای کافر، قەت وەکو یەک تەماشایان مەکە. وما يستوي الأعمى والبصير، پەروەردگار دەفەرمێ تاوانێکی گەورەیە وابزانی کافرێک لەگەڵ ئیماندارێکی بەرچاوڕوونە ژیانیان، گوزەرانیان، مردنیان، دوا ڕۆژیان وەکو یەکە، هەرگیز وەکو یەک نین. ئەم ئاەتە قورئانیە وما يستوي الأعمى والبصير ڕاستیەکی گەورەمان پێ دەڵێ ئەو کەسەی پێمان دەفەرمێ ئەو کەسەی کەوا پزیشکێکە، پسپۆڕی بواری چاوە، کەسێک کەوا چاوەکانی لەدەست دەدا، کەسێک چاوەکانی بەرەو نابینایی دەڕوە، بە زانستی پزیشکی نەشتەرگەری بۆ دەکا، عیلاج و دەرمانی بۆ دەنووسێ، خۆی گەورە ڕەحمی پێ دەکا و چاوەکانی دەکەونەوە کار و ڕووناکی دنیا دەبینێتەوە و ئەم ژیانە خۆشەی دنیای بۆ دەگەڕێتەوە. ئەم دکتۆرە پسپۆڕەی بواری چاو چەندە شایەنی ڕێزە لای خەڵک، چەندە شایەنی ڕێز و حرمەتە لە لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالە بە مەرجێک ئیماندار بێ، چەندە پاداشتی لای خوای گەورە لە قیامەتە هەیە ئەگە بڕۆی بە پاداشتی قیامەت و ئەو دنیا بێ. ئەم دکتۆرە چەند بەڕێزە، واللهی لەو بەڕێزتر ئەو کەسەیە کەوا دین و ئیمان فێری خەڵک دەکا، کەوا بەرچاوی خەڵک ڕۆشن دەکاتەوە بە ئیمان، خەڵکی لە کوفر و سەرگەردانی ڕزگار دەکا، بەرچاویان ڕۆشن دەکاتەوە کەلامی خوا کە قورئانی پڕبەرەکەت و بەخششە بۆیان دەخوێنێتەوە، مرۆڤەکان بەرچاویان ڕوون دەبێتەوە من چۆن دەژیم، چۆن پەیدا بووم، چۆن دەژیم، دوا ڕۆژم دوای مردنم چۆنە. هەروەها ئەرک و مافەکان کە باسم کردن لە قورئانەوە هەمووی بە خەڵک دەڵێ ئەم کەسە لە لای خەڵکی خواناس، لە لای خەڵکی بەویژدان و لە لای خوای پەروەردگار زۆر لەو دکتۆرە بەڕێزترە. بەڵام بەداخەوە زۆر جار کەسانێک ناحاڵی لە دین و ژین دەڵێن مامۆستا ئاینیەکان چیان کردووە بۆ خەڵک، کاگە خۆ قومبەلەی ئەتۆمی دروست نەکردووە. ناوەڵڵا زۆر لەوە گەورەترە، ئەگەر زەڕە دروست کرابێ بۆ خزمەتی مرۆڤایەتی بێ، ئەگەر زانستی پزیشکی بۆ گەڕانەوەی ڕووناکی بێ بۆ چاوی مرۆڤەکان، زانستە شەرعیەکان، علومە ئیسلامیەکان، قورئان و سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ڕێبازی ئیسلام چاوەکان ڕۆشن دەکا، چاوی دڵی مرۆڤەکان دەکاتەوە لە تاریکی و نابینایی کوفر و بێدینی دایان پارێزێ. پەروەردگار دەفەرمێ وەلا الظولومات وەلا النور، هەرگیز تاریکستانەکان لەگەڵ نور و ڕووناکی وەک یەک نین. الظولومات بە جەمع هاتووە، واتە تاریکستانەکان وەکو یەک نین. بەرنامە مرۆڤکردەکان تاریکایین، ئەوانیش وەکو یەک نین، هەندێکیان زۆر تاریکترن لە هەندێکیان. بەڕاستی بەرنامەیەک کەوا خوای پەروەردگار بۆ مرۆڤی دانەنابێ، مرۆڤ بۆ مرۆڤی دانابێ، جەنگەڵێکە نەکەس بەڕبەی کەس دەپێوێ، نەکەس لە مەڕی کەس دەخێوێ، نەکەس دان بە کەس دادەنێ. بە کوردی کەس کتێبی کەس ناخوێنێتەوە. مێژوو بخوێنەوە، بەڕێزم مێژوو بخوێنەوە، چ تاریکستانێکە، چ کاولکاریەکە. مێژووی سەدەکانی ناوەڕاست بخوێنەوە، هەر مەسیحی و جوولەکەکان چیان بە یەک کردووە. بە ملیۆن مرۆڤی ئەو سەردەمە کە مرۆڤ کەم بۆ لە یەکتر کوژراوە. پاشان بڕۆ مێژووی مەسیحیەت بخوێنەوە، هەر کاثۆلیک و پرۆستاتەکان چیان لە یەکتر کوشتووە، گەیشتوتە ئاستی ملیۆن مرۆڤ، هەزار مرۆڤ. هی ئەو سەردەمە کە مرۆڤ زۆر کەم بووە لە چاو ئێستادا، ئەوەندەیان خەڵک لەسەر یەک کوشتووە. وەرە مێژووی خۆمان بخوێنەوە. مێژووی ئێمەش بەداخەوە مێژوویەکی ڕۆشن نییە، مێژوویەکی تاریکستانە. شەڕی براکان لە شاخ، شەڕی شار دوای ڕاپەڕین، چ تاریکستانێکە کەس دانی خێر بە کەس دانایانێ، هەمووی نەفرەت لە یەکتر دەکات. تەنانەت لە ناو حیزبێکە، لە ناو گروپێکە، ئەم باڵە دانی خێر ناڵێ بەو باڵەدا،
هەر ئەمیان دژی ئەویانە پاشقوری لێ دەگرێت چاڵی بۆ هەڵدەکەنێت نەفرەتی لێ دەکات حەز دەکات دەرنەچێتەوە ئەمانە هەمووی ناڕەحەتین هەمووی تاریکستانن بەڵام ڕێبازی خوای پەروەردگار یەک دانەیە ئەننور بەتەنها هاتووە بە کۆنە هاتووە نور کە قورئانە خوا دەفەرمێ ئەگەر دەتەوێت لە تاریکستانەکاندا ژیان بەسەر نەبەی لە نوردا بژی وەرە شوێنی قورئانکەوە بەڵام بەداخەوە ئێمەی موسڵمانیش بەداخەوە خەریکە دەکەوینە تاریکستانەکانەوە ئێمەی موسڵمانانیش لە قورئانەکە دوور کەوتوینەوە ناچین واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا دەست بگرن بە حەبلی خوای پەروەردگارەوە کە لە ئاسمانەوە هاتووە کە قورئانە بۆی پارچە پارچە نەبن والله هەر یەکەمان بەدووی کتێبێک کەوتوین غەیری قورئان بەدووی مەنهەجێک بەدووی پرۆگرامێک بەدووی مامۆستای فڵان وڵات بەدووی فڵان مەنهەج ئەوەی وەکو من بیر نەکاتەوە ئەوەی وەکو من ڕیژ نەهێڵێتەوە ئەوەی جلوبەرگی وەکو من نەبێ ئەوەی لە مزگەوتی من وتار نەخوێنێتەوە ئەوەی گوێ لە وتاری مامۆستا فڵان کەس بەتایبەت نەگرێ ئەوە هەمووی گومڕایە هەمووی جەهەنەمیە هەمووی سەر لێ شێواوە هەمووی ئەهلی بیداعە ئەوانیش لە ناو خۆیاندا هەر یەکە چەند پارچەیەکە بۆیە پەروەردگار دەفەرمێ ئەگەر دەتەوێت لە ڕووناکیدا بژی تەنها قورئان یەک کتێبمان هەیە پێویستی جاریوە بەم هەموو مجەلەدات کتێبەی پشتەوەشمان نییە یەک کتێبێک ئەمانە هەمووی دەبێت لە خزمەتی یەک تاقە کتێبەکەدا بێ شەرحی ئەو قورئانە بکە جوانتر تێمان بگەیەنێ نەک نەعوذ بالله بێتە مای پارچە پارچە بوونی موسڵمانان کە پارچە پارچە بووین کە لە یەکمان خوێند کە تەبا نەبووین کە برا نەبووین ئێمەی ئەهلی ئیمانیش دەکەوینە هەمان تاریکستانی کەوا کەسانێکی دوور لە قورئان و دوور لە ئیسلام تێکەوتون گوناحە بڵێ موسڵمان و کافر فەرقی چییە نابێ شتیوانیە گوناحە بڵێ بەرنامەی مرۆڤ کرد وەکو بەرنامەی شەریعەتی ئیسلام مرۆڤ دەحەسێنێتەوە ئەمە لە تۆ ناوەشێتەوە قورئان دەفەرمێ سەیر کە ئەوانە تاریکستانن بەڵام موسڵمانان ئەگەر لە مەنهەجی قورئانەکە لا نەدەن ئەگەر لایەندا ئەوانیش دەکەونە هەمان تاریکستانەوە ئەمجا لە خاڵی سێمە دەفەرمێ وەلا الظیل وەلا الحەڕوور خەڵکی نەبزانن هەرگیز سێبەرەکان و گڕە گەرماکان وەکو یەک نین لێرەدا وشەی لایەکەش دووبارە بۆتەوە یعنی سێبەرەکانیش لە ناو خۆیاندا هەر وەکو یەک نین سێبەریمان هەیە بۆ نمونە سێبەری داری بیمان هەیە سێبەرێکی شاش و بێکەڵکە بەڵام سێبەری داری توێکی پڕمان هەیە کە مرۆڤ بە ئاسانی لە ژێریا دەحەسێتەوە سێبەری زاڵمەکان بۆ حەسانەوە نابن هەر کەسێ لە ژێر سێبەری ستەمکاردا بێ ئاخری ئەو ستەمکارە سەری دەخوا چەند کەس هەبوو لە سایە و سێبەری ستەمکارێکە خۆی حەواندبووەوە لە کۆتاییدا پاڵی پێوە ناو هەر نایناسێ خۆی و ماڵ و منداڵی بەدبەخت کرد پەروەردگار دەفەرمێ وەلا الظیل سێبەرەکان وەکو یەک نین تەنانەت سایە و سێبەری کافرەکانیش وەکو یەک نین بۆ نمونە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم باس کراوە کاتێک کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم نوری چاومان تەشریفی بر بۆ تائیف بۆ ئەوەی کەوا پەنای بدەن هاوکاری خۆی و یارانی بن دیفاع لە ئیسلام بکەن ببێتە بنکەیەک بۆ بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام بەڵام ئەوانەی کەوا سێ برابوون سێ سەرۆک هۆز بوون سێ دەستڕۆیشتوی شاری تائیف بوون و خەڵکەکە هەموو لەژێر دەستی ئەواندا بوو سایە و سێبەرێکی زۆر نامەردانیان هەبوو نەک پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم وەکو پێغەمبەر قبوڵ نەکرد بەڵکو نامەردانە منداڵ و هەرزەشیان شوێن خست و بەربارانیان کرد هاوهویان بە شوێنا دەکرد پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم خوێن بە قاچی پیرۆزی داهاتە خوارەوە و پاشان ئەوەندە نامەرد بوون جوابیشیان ناردەوە وەڵامیان نارد بۆ خەڵکی مەککە کە موحەممەد پەنای بۆ ئێمە هێناوە ئێوەش لە مەککە وەری مەگرنەوە با لە هەموو لایەکان بێبەش بێ ئەمە سێبەری کۆمەڵە خەڵک بوو کە بە حیساب دیواخانیان هەبوو سایە و سێبەریان هەبوو بەڵام سایە و سێبەرێکی زۆر نامەردانە بەڵام لە هەمان کاتە پەروەردگار نیشانمان دەدا هەمان خەڵکێکەیە کافرە بەخوا کافرە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بتپەرستە بەڵام سایە و سێبەری ماڵەکەی نامەردانە نییە مطعیمی کوڕی عەدی کە کابرایەک بوو هەر بە کافریش مرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وڵامی بۆ نارد فەرمووی من لە تائیف دەریان کردوم ئێستا خەڵکی مەکەش نایەڵن بێمەوە بۆ ماڵەوە دەتوانی پەنام بدەی و بم پارێزی کافرەکان نەتوانن هێرشم بکەنە سەر زۆر مەردانە وتی بەڵێ خۆی کوڕەکان و خزمەکانی چوونە دەوری کەعبەوتی ئەو محەممەدی کوڕی عەبدوڵڵا پەنای بۆ من هێناوە ڕاستە چۆتە تائیف و ویستوێتی بڕوا لە شوێنێکەوە لێماندا جارێکی تر بەڵام مادام پەنای بۆ دیواخان و ماڵی من هێناوە هیچ کەسێک مافی ئەوەی نییە
ئازاری بدا و دەستدرێژی بکاتە سەر لەگەڵ خۆیان بردێ دەوری کەعبە و هیچ کەسێک لە کافرەکان جورئەتی نەکرد کەوا ئازاری پێغەمبەری خوا بدا صلی الله عليه وسلم کەواتە سێبەری کافرەکان وەکو یەک نییە لە هەمان سەردەما لە سەردەمی مەکیدا کاتێک کە موسڵمانەکان زۆریان بۆ هات و تینیان بۆ هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کۆمەڵێکتان بڕۆن بۆ لای نەجاشی پاشای حەبەشە لە حەبەشە فإن بها ملكا لا يظلم عنده أحد پاشایەکی لێیە لە لای ئەو هیچ کەس ستەمی لێ ناکرێ هیچ کەس واتە پیاوێکە سایە و سێبەری مەردانەی هەیە خۆ نەجاشی لەو کاتەدا کافر بوو مەسیحی بوو سەلیب لە ملیا بوو بڕوای وابوو نەعوذ بالله سێخوا هەیە کافر بوو بەڵام سایە و سێبەرەکەی شوێنی حەسانەوەی ئیمانداران بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر باشی ناسی بوو چونکە دواتر دوای چەند ماوەیەک قوڕیشیەکان عەبدوڵڵای کوڕی ئەبی ڕەبیعە و عەمری کوڕی عاس کە هەردووکیان گەورە دیبلۆماتی قوڕیشی بوون زۆر زمان لووس و زمانزان بوون ناردیانن بە کۆمەڵە دیاری و زێڕ و زی و مجەوهەراتەوە بە دیاری بە نرخەوە بۆ لای پاشای حەبەشە بۆ لای نەجاشی وتیان قوربان ئێمە هاتوین کۆمەڵە خەڵک لە دینی باب و باپیرانمان هەڵگەڕاونەوە کۆمەڵە خەڵکی جێرە شێوێنن شاری مەککەیان تێکداوە ئەمجا خۆزگە وەکو لە دینی باب و باپیرانمان لە بتپەرستی هەڵگەڕاونەوە خۆزگە بوو بوونایە بە مەسیحی بڕوایان بە دینەکەی تۆش نییە بڕوایان بە مەسیحیەتیش نییە ئەڵێن ئێمە دینێکی سەربەخۆمان هەیە خوا قورئانی بەسەربەخۆ بۆ پێغەمبەرەکەمان ناردووە ئەم نەجاشیە ئەم پیاوەدات پەروەرە ئەم پیاوەی کە کەس لە لای ستەمی لێ نەکرا هەموو دیارەکانی بەسەرا ڕەتکردنەوە و فەرمووی هەتا گوێیان لێ نەگرم ناتوانم بە قسەی ئێوە بڕوا بکەم ئەوانیش کە بانگی کردن جەعفەر زۆر ژیرانە زۆر لێزانانە لە قورئانە ئەو کۆپلە ئایەتانەی هەڵبژارد کەوا باسی مەریەم باسی عیسای کوڕی مەریەم دەکات باسی مەسیحیەکان دەکات نەجاشی فرمێسک بە چاوێ هاتە خوارەوە وتی هەموو دنیام بدەنێ ئەمانە دەپارێزم و تەسلیمتان ناکەمەوە چاو لێ هەرچەند لەو سەردەمەدا نەجاشی لە دەوڵەتێکی سەلیبی کوفرا بوو بەڵام سایە و سێبەری وەکو خەڵکی تائیف نەبوو بۆیە بەڕێزان کافرەکانیش سایە و سێبەریان وەکو یەک نییە ئەمجا وەلە الظیل پێمان دەڵێ هەرگیز یەکسان نین یەکەم سێبەری ئەو کەسەی دوای ماندووبوون دوای کاسپیکردن دوای عەرەق ڕشتن و هەوڵدان دێتە بەر سێبەر ئای چەند خۆشە کەسێک هەوڵی داوە ماندوو بووە عەرەقی ڕشتووە کە ئێوارە دەچێتەوە سایە و سێبەری ماڵەکەی خۆی چەند چێژی لێ دەبینێ بەخوا سێبەری ماڵەکەی کە بەرهەمی ڕەنجی خۆیەتی ئەبێتە سایە و سێبەر بۆ خەڵکیش لە سای ئەم ماڵەدا ئیسراحەت دەکا بەڵام ئەوەی کەوا حازرخۆری بەر سێبەرە کورد چەند جوانی وتووە ئەڵێ حازرخۆری بەر سێبەر مەبە یعنی ئەو کەسانەی کەوا بەبێ هیچ ڕەنجێک گەیشتون بە گەنجێک هەل لە خۆڕایی دەستیان گەیشتووە بە خەزێنەیەکی گەورە هەز بە چێژ و ئارامی سایە و سێبەری ماڵی خۆشیان ناکەن ڕاستە لە ڕووی مادیەوە تێرن تەسەلن کۆشک و vێلای گەورەیان هەیە بەڵام بڕواتان هەبێت لە ڕووی ڕوحیەوە هەز بە چێژ و ئارامی ناکەن ئەوانە نابنە سایە و سێبەر بۆ هیچ لێ قەوماوێک بۆ هیچ داماوێک کەسانێک لە سایە و سێبەریاندا ناحەسێنەوە خوا دەفەرمێ وەلە الظیل سێبەرەکان وەکو یەک نین هەرگیز وەکو یەک نین کەسێک کە بڕوانامەیەکی بەدەستهێناوە ئەبێتە فەرمانبەر لە فەرمانگەیەکە ئەبێتە بەڕێوەبەری فەرمانگەیەک بەڵام بە خوێندن خۆی جوان خوێندوێتی ئەو هەموو ساڵە شەونخونی چێشتووە لە پۆلی 9 لە پۆلی 12دا تا قۆناغی بەکالۆری بڕیوە تا قۆناغی ئیمتیحانی وزاری بڕیوە شەو تا بەیان نەخەوتووە خێزانێک لەگەڵ یاماندوو بوون سەرمای بووە گەرمای بووە بەسەر کتێبەکان ناخەوی لێکەوتووە شوێنی قەڵەمەکە لەسەر پەنجەکانیدا ماوەتەوە ئەوەندەی نووسیەوە خوێندوێتەوە بە حەقی خۆی دەرچووە بە حەقی خۆی دامەزراوە بە حەقی خۆی شۆدە سەر ئەو مێز و کورسێ و ئەو قەڵەم و واژۆی پێیە بڕواتان هەبێ ئەو کەسانە سایە و سێبەریان بۆ میلەتەکە هەرگیز وەکو ئەو کەسە نییە کەوا بە قۆپیە دەرچووە بە خاتر و خۆشی دەرچووە ڕەنجی نەکێشاوە شەونخونی نەکردووە سەعی نەکردووە بە واستە دامەزرێنراوە هەر سەی دوو کەسکە لە فەرمانگەیەکە
یەکیان کە بە حەقی خۆی بە شەونخوونی خۆی بڕوانامەی بەدەستێناوە بە حەقی خۆی دامەزراوە چەند جوان خزمەتی ئەو خەڵکە دەکا، چەند حکومەتەکەشی جوان کردووە، چەند بە ڕووخۆشی جوابی خەڵک دەداتەوە، چەند بڕوای بۆیە کە خوا پاداشی دەداتەوە لە جیاتی کارەکەی. ئەو کەسانی کەوا پلە و پۆستیان پێ خەڵات دەکرێت بەوەی حیزب و خزمەوە سەیدەکەی ئەوانە بوونە مای ناشرینی بۆ حکومەت و دەسەڵاتی وەختەکەش. ئەوانن کە لە هاوڵاتی تووڕە دەبن، ئەوانن کە کاری خەڵک بەبێ بەرپیل ڕایە ناکەن، ئەوانن کە ڕوویان خۆشنیە لەگەڵ هاوڵاتیەکە کە دەچێتە بەردەمیان و ئەزانن خێری پێ دەکەن. خوا دەفەرمێ وەلا الظیل، هەرگیز سێبەرەکان وەکو یەک نین. وەلا الحەڕوور، پەروەردگار دەفەرمێ گڕ و گەرماکانیش وەکو یەک نین. هەیە گڕ و گەرمای زۆری چەش لە دنیادا بۆ بەدەستهێنانی نانێکی حەڵاڵ بە کرێکاری، بە جوتیاری، بە شوانی، بە ئاژەڵداری. ئەو شاخ و کێوانی کوردستانی هەمووی لێکداوە بۆی نانێکی حەڵاڵ دەست بخا. ئەم گڕ و گەرمایە مای حەسانەوەیە. ڕاستە گڕ و گەرمای زۆری بینیوە، بەڵام خوا لە گڕ و گەرمای جەهەنەم دەیپارێزێ کە ئێوارە دێتەوە ماڵەکەی خۆیەوە ئەمجا هەز بە فێنکی سێبەری ماڵەکەی دەکا. ئەو کەسانی کەوا بۆ خزمەتی ئیسلام، بۆ گەیاندنی بە مرۆڤایەتی وەکو سەحابەکان چ گڕ و گەرمایەکیان بەرکەوتووە لەو بیابانی عەرەبستانەدا، وەکو کاتی تەبوک، وەکو جەنگی تەبوک کە کاتی گەیشتنی میوە بوو، کاتی ئەوە بوو کەوا هەموو میوەکان لە مەدینە پێگەیشت بوون، ئاوی سازگاری کانیە سازگارەکان و ساردەکان دەخورایەوە، درەختی سێبەرەکان باڵی کێشابوو شوێنی حەوانەوە بوو. هەموو ئەو سەحابە ئازیزانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەوڵەتی مەدەنی مەدینە لە مەترسیدایە و ڕۆمەکان هێرشیان کردو با بڕۆین، هەمویان بەجێهێشت. فێنکی ماڵەکان، سێبەری درەختەکان، ئاوی زوڵاڵی کانیەکان، باوەشی ماڵ و منداڵ و خێزان ڕویان کردە ئەو بیابانی عەرەبستانە تینوێتی، گڕ و گەرما، پێستی لەشی لێ دەکردنەوە. بەڵام دواتر تووشی جەنگ، شەهید بوون، هەمویان قوبوڵ بوو. ئەم گڕ و گەرمایە بە خەسار نەچوو. وەلا الحەڕوور، خوا دەفەرمێ گڕ و گەرماکانیش وەکو یەک نین. هەرگیز ئەو کەسانە وەکو ئەو کەسانە نین کەوا لە پێناوی مرۆڤێکی بێدینی وەکو خۆیاندا زۆر گەرمایان چێشت، پێستی لەشیان لێبەوە، بەڵام لە کۆتایی تەمەنە هیچ کەس حیسابیان بۆ ناکا. هەل لە دنیادا دەڵێن یا وەیلەتا لەیتەنی لەم ئەتەخیذ فولانا خەلیلا، خۆزگە فڵان کەسم نەکردایە بە پاڵپشتی خۆم، نەمکردایە بە هاوڕێی گیانی بە گیانی خۆم، خۆزگە پشتم بە فڵان کەس نەبەستایە چونکە زۆر بێوەفا بوو بەرامبەرم، زۆر ماندوو بووم لە پێناویدا، زۆر گەرمام چێشت، زۆر گڕی گەرما لێدام، بەڵام نەگەیشتم بە سێبەرێک. خۆی حەسایەوە من هەل لە گەرمادا هەل لە ناڕەحەتیدا مامەوە. یا لەیتەنی اتەخەذت مع الرەسوول سەبیلا، خۆزگە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم لەسەر هەمان ڕێباز بوومایە. بەڕێزان دیقەت بدەن، مع الرەسوول لەگەڵ پێغەمبەرا بوومایە، سەبیلا لەسەر ڕێبازەکەی. ئێمە وەکو موسڵمان ئەلحەمدولیلا لەسەر ڕێبازین، ئێمە تەنانەت پێغەمبەر پەرستیش نین، مع الرەسوولی، ئەو ڕێبازەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەریەتی ئێمەش لەسەر هەمان ڕێبازین، بەس پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێشمانەوە دەڕوا، بەرچاوی ڕۆشن کردوین، دەستی گرتوین، هەنگاو بە هەنگاو بە شوێنیدا دەڕۆین بۆی کەوا لە ڕێگاکە لا نەدەین و سەرگەردان نەبین. ئێمە بە شوێنی ڕێباز کەوتوین. بۆیە کاتێک کە پێغەمبەری خوامان خۆش دەوێت صلی الله علیه وسلم، کاتێک یەک بە یەکی سەحابە ئازیزەکانی پێغەمبەرمان خۆش دەوێت صلی الله علیه وسلم، کاتێک کە هەموو ئەولیا و پیاوچاکان و ساڵحانمان خۆش دەوێت، هەرمووی الحب للهە، تەنها لەبەر خوا خۆشمان دەون. بەڵام الحب مع الله پەنا بەخوا کوفرە. کەسێکت لەگەڵ خوا خۆش بوێ کوفرە، کەسێکت لەبەر خوا خۆش بوێ عیبادەتە. ئێمە هیچ کەسێکمان خۆش ناوێت لەگەڵ خوا، خوا مەقامی خوای پەروەردگار جیاوازە، بەڵام مع الرەسوولی ئێمە لەسەر ڕێبازەکەین. و الحب لله عیبادەتە، الحب مع الله شرک و کوفرە. کەسێ ساڵحێکی خۆش دەوێ، ئەولیایەکی خوای خۆش دەوێ، پێشەوایەکی ئەم دینەی خۆش دەوێ، لەبەر خوا خۆشی دەوێ. الحب لله ئەمە عیبادەتە،
بەڵام نەعوذ بالله بۆیە خۆشی نایە بڵێ ئەمە وەکو خوا وایە، وەکو خوا بەرەکەتی هەیە، وەکو خوا ڕزق و ڕۆزی بەدەستە، وەکو خوا ماڵ و منداڵی بەدەستە پێم بەخشێ، وەکو خوا شیفای نەخۆشی بەدەستە شیفام بدە، ئەوە نەعوذ بالله دەبێتە کوفر. بۆیە ئێمە بەردەوام الحەمدولله لەسەر ڕێبازێکین کە هەرگیز پەشیمان بوونەوەی لەسەر نییە، لە یەک ڕۆژی ژیانمان پەشیمان نین، لە یەک هەڵوێستی ژیانمان پەشیمان نین، لە یەک وتارمان الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار کە پێشکەشمان کردو بۆ ئەم ئیسلامەوە بۆ مسلمانان پەشیمان نین. ئەوە هەمووی فەزلی ئەم دینەیە. ولا الظل ولا الحەڕوڕ، ئەی ئیماندار بەرچاوڕوون بە لە قورئانەکەتەوە فێر بە هەموو سێبەرەکان وەکو یەک نین. قەت مەچۆژێ سێبەری ئینسانی ستەمکار، قەت مەچۆژێ سێبەری ئینسانی نامەرد، قەت مەچۆژێ سێبەری کەسێک کە لە ماڵی خۆیان بتفرۆشێ وەکو نامەردەکانی تائیف، قەت مەچۆژێ سێبەری کەسێک لەسەر سفرەی خواردنەکەی خۆی ئامادە بێ ژەهر خواردووت کە، قەت مەچۆژێ سێبەری کەسێکەوە ماڵی کەسێکەوە کە لەسەر سفرەی ماڵەکەی خۆی دەنگی کەلیمەکانت بگرێ و وتەکانت تۆمارکە و بۆ خەڵکی بنێرێتەوە. چونکە بەداخەوم لەگەڵ ڕێزم بۆ یەک بەیەکی جەنابتان بینەرانی خۆشەویست و بیسەرانی پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمان بڕواتان هەبێ خەڵکێک هەبوو میوانی هەبوو دەنگی موبایلەکەی خۆی موبایلەکەی ناوەتەوە بۆی دەنگی موبایلەکانی تەسجیلکە. خوا دەفەرمێ وەلا الظیل، ئەم سێبەرانە بە کەڵک نایەن، بڕۆژ سایە و سێبەری کەسانێکەوە کە خواناسن، کە بۆ خوا سوڵحاون، کە مەردن، کە لەسەر ڕێبازی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. گڕ و گەرما زۆر لێمان دەدا وەلا الحەڕوڕ، بەخوا ئەو گڕ و گەرمایی کە بۆ خوا بێ، ئەو گەرمایی کە لێت دەدا پێستی لەشت هەڵدەقرچێنێ لە پێناوی دینی خوای پەروەردگارا بێ، بۆ بەدەستێنانی پارویەک نانی حەڵاڵ بێ، بۆ بەدەستێناوی بژێویش منداڵەکانت بێ بە حەڵاڵی و بە سەربەرزی جێگەی خۆی گرتووە. ئێمە مع الرەسوول سەبیلا، سوپاس بۆ پەروەردگار لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ڕێبازی ئیسلامەکەین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی گرتوین، دەستی لێبەردەین لا ڕێ دەبین، گومڕا دەبین، با بەردەوام بین و دڵنیا بین تەنها ئەم نور و ڕۆشنایی لەم سەر زەوێ ماوە کە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە، و ئەمە بە ئەم جوانیە بەس لە قورئانە هەیە کە فەرمووی لا يستوي الأعمى والبصير ولا الظلمات ولا النور ولا الظل ولا الحرور. ئەنجا لە خوتایی دەفەرمێ ولا الأحياء ولا الأموات، دڵنیابن زیندوەکان و مردوەکان وەکو یەکنین. هەیە لە دنیادا بەس زیندووە بەڵام بەخوا ناژی. ئیسلام دەیەوێت ئێمە بژین نەک هەر زیندوو بین. ولا الأموات، ئەو خەڵکەش کە ڕۆژانە ئەم دنیای بەجێ دێڵێ و لافتەی بۆ هەڵدەواسرێ و لە فەیسبووکە ناوی بڵاو دەکرێتەوە، بەخوا مردوەکانیش وەکو یەکنین. هەیە بە مردن دەڕوا بۆ لای ڕەزامەندی خوا، هەشە بە مردن دەڕوا بۆ سجین، هەدەچ هەیە ڕوحەکەی دەڕوا بۆ ئەعلا عیلین، هەشە دەچێت بۆ سجین پەنا بەخوای پەروەردگار. هەیە بە مردن دەڕوا بۆ لای پێغەمبەران و ساڵحان و شەهیدان و ساڵحانی ئەم ئومەتە، ئەڕواتە ڕیزی کاروانی خواناسانەوە و قەبرەکەی دەبێتە باخێک لە باخەکانی بەهەشت. هەشە دەگاتەوە بە شەیطان و بە ئەبوو جەهل و بە ئەبوو لەهەبەکان، بە دوژمنانی ئیسلام کە ڕێبازێکی دوور و درێژیان هەستەرگەردانی بوو ئەو سەریشی جەهەنەمە. ئەگاتە ڕیزی ئەو خوانەناسانە قەبرەکەی دەبێتە شیوێک لە شێوەکانی دۆزەخ. ولا الأحياء ولا الأموات، خوا دەفەرمێ هەرگیز ئەوانەی لەسەر زەوین هەندێکیان بەس زیندون، هەشە بەڕاستی بە ژیانی ڕاستەقینە دەژی، مردوەکانیش وەکو یەکنین. یا ڕەبی خوای پەروەردگار ژیانمان بەس زیندوو بوون نەبێ، ژیانێکی پڕ خۆشی و بەختەوەری بێ و بەرچاومان ڕۆشن بێ و لە تاریکستانەکان ڕزگارمان کەی بۆ نوری قورئان و بەرەکەتی قورئان. یا ڕەبی خوایان مردنمان لە ڕیزی ساڵحان و خواناسان و کاروانی ئیمانداراندا جێگامان بکرێتەوە کە ئەو سەری بەهەشت و ڕەزامەندی خوای پەروەردگارە. خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی، هەموو ئەو کەسانشکەوە بەم بەرنامەیەوە ماندوو بوون و ئێوەی بینەرانی بەڕێزیش کە کاتی خۆتان بەدیار ئەم پرۆگرامەوە بەخشی، بەختەوەری دنیا و قیامەت بین. هەتا پرۆگرامی داهاتوو بە پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.